ئێمە یەکەم و دووەم و سێمەکانی سەر ئاستی بەشەکانی زانکۆ و پەیمانگا حکومیەکان دەرچووی ساڵی خوێندنی 2015 بۆ 2016 کەوا ژمارەمان تەنها 1369 دەرچووە. نزیکەی 3 ساڵە خوێندنی زانکۆمان تەواو کردو بەپێی ئەو بڕیارە گرنگ و پڕبایەخەی کەوا لە ساڵانی ڕابردووی حکوومەتی هەرێم دەری کردبوو هەمان ساڵدا دەمەزراینەوە پاداشتی یەکەمەکان و ڕێز لە هەوڵ و ماندبوونمان دەگیرا و پێشبڕکەی زانستی نێوان قوتابیان و خوێندکاران و پێشکەوتنی بەرچاوی بەدەستهێنابوو. بەهۆی دروستبوونی قەیرانەیەک لە دوایەکانی هەرێمی کوردستان دامەزرانی ئێمە دواکەوتەوە، بەڵام لە ئێستادا و ماوەی 6 مانگۆ بیانۆکان بۆ دامەزرانی ئێمە کۆتایی هاتووە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە نووسراوی فەرمی ژمارە 94 13 لە بەرواری 23 حوتی 2010 پێویستی وەزارەتەکەی و زانکۆکانی بۆ دامەزرانی ئێمە پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردو، بەڵام تاوەکو ئێستا کەوا نزیکەی 200 ڕۆژ دەبێت هیچ وەڵامێک نەدراوەتەوە. بە بیانووی نەبوونی بودجە و دابینکردنی میلاکات دامەزرانی ئێمە نەکراوە، کەچی مانگی ڕابردوو ئەو پزیشکانێکەوە 2 ساڵ دوای ئێمە زانکۆیان تەواو کردووە دامەزراون. چەندین جارە خۆپیشاندانمان ئەنجام داوە بە مەبەستی دامەزرانی یەکەم و دووەم و سێمی زانکۆ پەیمانگاکان بۆ ساڵی 2015-2016 کە ئێمە نزیک بە 3 ساڵە چاوەڕوانی دامەزراندنین. پێشووتر بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعشەوە ئێمە ڕەچاوی بارودۆخ حکوومەتمان نەکرد، بەڵام چەندین جار بخوان ئاماژیان بۆیان داوە کە قەیرانی داراییان تێپەڕاندووە، وەروە سوپاس بەخوا شەڕی داعشیش نەماوە کاتە ئێستا بێ بەڵێنەکانیان جێبەجێ بکەن و بڕیای دامەزرانی ئێمە واژوو بکەن. ئەمە بۆ دەیەمین جارە بە شێوەی گردبوونەوە خۆپیشاندان هاتوونەتە بەردەم پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران لە سلێمانی شوێنەتە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان و نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت. جگە لەوەش چەندین جار نوێنەرەکانمان سەردانی ئەنجومەنی وەزیرانیان کردووە، سەردانی پەرلەمانی کوردستانیان کردووە، بەڵام بەداخەوە نزیکەی 3 ساڵە چاوەڕوانین کە نزیکەی 1000 ڕۆژەکە 1000 ڕۆژ ئێمە لە چاوەڕوانیان و چەندین جار بەڵێنان پێداین کە بە زووترین کات دائەمەزرێن، بەڵام بەداخەوە بڕیارگەی خۆیانیان جێبەجێ نەکردووە.